بیسەر و بینەرە بەڕێزەکانم لە هەر جەیەکن بینێروبی سەریمان دەکەن سڵاوتان لەبێ بە درێژایی هەڵمەتی بانگەشا بۆ لیستی 190 پارتی دموکراتی کوردستان لیستی ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆراگری 4 دروشم بۆ 4 بازنە کار دەکات. دەمانەوێت بڵێین کە پارتی دموکراتی کوردستان بە 4 دروشمی پڕمانە دەیەوێت لە ڕێی بەربژێرە لێ هاتووەکانەوە لە پەرلەمان خزمەتی گەورەتر تام بکات و درێژە بۆ خەباتە گرنگە بدا کە ساڵانێکی درێژە توانیوێتی بە تایبەت لەو شارانی دەستکراوەترە خزمەت بە هاونیشتیمانیانی بکە. بۆ ئەم جارە لەسەر باسنەی سلێمانی لە لیستی 190 پارتی دموکراتی کوردستان کاندید و کەسایەتیەک میوانمە ساڵانێکی درێژە لەسەر شاشە دەیبینن هیچ کار دەستینە ناوە بڕۆی میدیاکانەوە کارگەڕێڵقی 4 بووە هەروەها کەسایەتیەک کە ئەزمموی کاری ئیداری و هەروەها ماستەریان هەیە لە ئیدارە هەمووان دەیناسن بەر لە هەڵبژاردنیش ناسی ومانە بەڵام ئەم جارە دەمانەوێت لە پەرلەمان ببینینەوە و داکۆکیمان لێ بکاو بە تایبەت دەنگی هاوشاریان و بازنەی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین بێ. میوانی ئەم جارەم حەسەن جەباریە کە ژمارەکەی 14 لە ڕیزبەندی کاندیدان لە لیستی 190 پارتی دموکراتی کوردستان. کاک حەسەن زۆر بەخێربێن گەورەتان کردین سپاس کە لێرە دەتان بینین. زۆر سپاس هەر بۆ خۆی کەناوەکەتان گەورە و بەڕێزە سپاسانەکەم. هیوادارم لە پەرلەمانی کوردستانتان بینینەوە و یەکێک بێ لە شانازەکانی سلێمانی. پێم خۆشە بەرنامەکەمت بۆ باس بکەم دوو بۆکس لە بەردەستی جەنابتایە بۆکسێکیان چەند کارتێکی زۆری پرسیاری تێدایە لەسەر هەر کارتێک پرسیارەکەیە هەر پرسیارێک خۆت ڕای دەکێشی دەیخوێنی تۆ بۆ بیسەر بینەرەکان پاشان گفتوگۆیەکەین وەڵامی دەدەیتەوە تا 6 پرسیار پرۆگرامەکە ناوی 6 پرسیار و تەنها 6 پرسیار دەخوێنیتەوە دواتر هەر پرسیارەکە خوێنتەوە وەڵامماندایەوە دەکەیتە بۆکسە بەتاڵەکەی تەنیشتی ڕوونەوە نیە بابچین وەلای کارتی یەکەم و بفەرمو. سپاس بۆیەوە هەر بەدەنگی خۆشم خۆم بناسێنە من حەسەن محەممەد نووری ناسراوم بە حەسەن جەباری هەڵگری بڕوانامەی ماسترم و پلە حزبیەکان بە استحقاقی خۆم بەدەستێناوە لە پلەی شانەوە تا ئەگاتە کاژێڕی ڕێکخراو تا کاژێڕی لێق بەدەست یان بە هەڵبژاردن بە کۆنفرانس بە ڕەزامەندی هەواڵانی خۆم جارکە کاندید کراوم لەسەر لیستی 190 لیستی شکۆ لیستی شانازی لیستی خوێنی شەیدان بەنسبەت بەرنامەکەی و شەو دیار جیاوازتر بەرنامەتان حازر من کارتی یەکەم ئەخوێنمەوە ئەڵێ چۆن پسپۆریەکەت دەکەیتە خزمەت لە ڕاستیدا خۆی زۆ گرنگە هەر کەسێک کە خۆی کاندیدەکە بۆ مووقعی بۆ جێگەیەک ئەو پەیامی هەبێ بۆ خەڵک کە بڵێ بەم ئەزمونە بەم ئاڕاستیە توانم خزمەت کەم منیش بە گشتی لە فۆرمێکە کورتیەکەمەوە من زۆر مهتەم بە کاری ئۆرگانی کاری ئۆرگانی چی کاری حزبی بێ چی کاری ڕێکخراوی بێ چی دام و دەستگاکانی حزب بێ تۆگەر شارەزای کاری ئۆرگانی بووی ئەتوانی خزمەتی باشکەی ئەمانە هەڵبەتە بە پرۆژه یاسا و پرۆژه یاسانی کە هەیە لەبارە جیاجیاکان ئەتوانین لەو فۆرمان ڕێکی خێ و خزمەت هاوڵاتیانی کەی بەگشتی زۆر باشە. کارتی دووەمان بۆ ڕابکێشە کارتی دووهەم بیریشتان دێنمەوە بینەروبی سەرەکانم ژمارەی 14 ڕیزبەندی یان ژماری بربژێرەکەمە کەمڕۆ میوانمە لێرە نووسا کام لایەن کارنامی پارتی کام لایەنی کارنامی پارتی کام لایەنی کارنامی پارتی لای تۆ گرنگە خۆتەزانی کارنامی پارتی زۆر فڕەهەندە بەڕوونی وردی کۆمەڵکتەوەری گرنگی تیاکۆ بە لەبەرەوەی بەس یەک لایەنم پێ بڵێ کە لای تۆ زۆر گرنگ لەبەرەوەی پارتیکی حکومڕانە ڕاست خاوەندارێتی هەرێمی کوردستانەکە ئەزمموی درێژی هەیە ئەزمونێکی درێژی هەیە لەو ئەزمون و لەو حکومڕانیە یانی زۆر قورسە بڵین سێکتەرێکی دیاریکرا و تەحدیدکەی بۆم بکە بە پلەیەک بەبەستمەوەی سێکتەری یەکەم پلەیەک چاکسازی و ڕیفۆرم لە بواری ئیداری و سیاسیە بەڕوونیش لە کابینی نوێم ئەم بابەتەمان بینی نوێم بەردەوام بووە بنەمایکی باشی داناوە بۆ مۆزۆی چاکسازی و جەنابی کاک مەسرور دوێنێ لە مقابلەکی لە ئاوا میدیا تاکیدی کردوێتەوە کە بەردەوامێ لەسەر چاکسازیش خۆ دەزای ماوەیەوێ کاتیەوێ چکۆ شەر نییە بەسەوە بێ سزادان بێ بەڵکو پرۆسەیەکی دوورودرێژ هەم کۆمەڵایەتی هەم پرۆسەیەکی کۆمەڵایەتی هەم بەرنامەی هەم ئەجندەی تایبەتیەوێ ڕاست بابچین بۆ کارتی سێم کاک حەسەن کارتی سێم بەدڵی خۆت بگەڕێتوانی تێکی بێ کە من تۆ نازانین کام پرسیارێ کێشەمان نییە پرسیارەکان هەر هەمویان ئەو پرسیارانن کە دەتەوێت لە کام لیژنەی پەرلەمان کارابی تەمان دیارە بەنسبەت زۆرە من اختصاصەکەی من ئیدارەیە نزیکشە لە دارایی ڕەنگە لە
بابەتێکی گرنگە بۆ هاوڵات یانی ڕەنگە مۆزوعی دارایی لە ژنی داراییە بتوانم دەوری کاریگەر بینم بە تایبەتی ئیشەڵا ئەگەر دەرچوین بۆ پەرلەمانێکی لە مەهامە ئەساسیەکان ئەوەیە کە ئێمە دەستورمان هەبێ دەستوریش خۆ دەزانین زۆر گرنگە جانبێکی دارایی تایە چۆن بتوانین ئێمە بەپێی دەستور دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین لەگەڵ حکوومەتی عراقیە سایەکی لە خەلەلەکان کە گفتوگۆ بکەین لەگەڵ حکوومەتی عراقیە ئێمە دەستورمانی لە کاتێکا لە دەستوری عراقی خۆی داوای کردووەڵێ هەرێم ئەبێ خاوەن دەستور بێ کەواتە هاندێکی باش ئێمە لە لیژنەی دارایی دەست بەکاربن ئینشاءالله لەوێتان بینینەوە یەکێک لە خەمە گەورەکان بابەتە دارایی و ئابووری و خەمە بژێویەکانە بێ بۆ حەلەقەیەکی زۆر گرنگە ینی بەس حەلەقەی موچە نیە ئەگەر تۆ موچە وەرگری هاوڵاتیان ینی فەرمانبەران موچەی وەرگرت بازار بەگشتیە بوژێتەوە هەرچەنە مدیری پارتی تەقدیمی کردو لە حکومڕانیە بە تایبەتی لاوەدانی مۆزوعی سیستەمی بانکی کە یەکێک لە پایە گرنگەکان کە حکوومەتی هەرێم لەم کابینەی کاری لەسەر کردووە ئیشەڵا بۆ کابینەی دەم بە سەرۆکایەتی کاک مەسرور ئێمە شاوکارە بین بۆ ئەو کارە تەواو بکەین بچین بە کارتی چوارەم بزانین پرسیاری چوارەم بۆ کاک حەسەن جەباری ئەڵێ چی ئەڵێ دەنگدەر بۆچی تۆ سەر بخات بڕیارت داوە هەر نزیک لە خەڵک بیت بێگومان من هەموو کاتێک لە بڕگەی دووەمەوە دەست پێەکەم من هەر نزیک بووم لە خەڵک ڕەنگە خۆتان شایدی بن زۆربەی ئەوەی لەم کەناڵانەی شەکەن هەم برادرین هەم دۆستین زۆربەی کاتەکان لە ماڵەکان بوون لەناو خەڵکا بووم لە بواری کۆمەڵایەتیشە تا ڕادەیەکی باش نزیک بوون لە دڵی خەڵکەوەیە خەڵکێک هەیە لەوانەیە پارتی نەبێ بەس حەز بکات دەنگ بە تۆ بدا ئەوە لە ئەنگلێکی پارتی جیاوازە ئەمە بەشێکیان بڕاوکە ڕەنگە تەلەفۆنم بۆ هاتبێ لە خەڵکێکی زۆرەوە بە تایبەتی ئەوانەی بێلایەنن ئەوانەی سوڕی ئێمە بینەوانی جوان لە دەنگی ئێمەیە حەزیان لێتی خەڵکی میانڕە و خەڵکی سەقامگیر خەڵکی دامەزراو لە پەرلەمانە بێ شڵای مژ لە ئاستی متمانی ئەوانە بین من هەستەکەم بۆ ئاراستەی خەڵکی پارتی خۆشمان چکە تۆ پرۆژەیاسا بەرنامە کە تەقدیمەکەی ئەبێ عسابێکی سار بێ ئەبێ میانڕە و بێ خوێندنەوە هەبێ خوێنوویکی هەمەلایەن هەبێ بۆ پرۆژەیاسانی کەیتە پێشوە هەمیشە لە دڵی خەڵکانی شەڵا پەنا بەخوای گەورە یەکێکی لەو کەساتیانەشی کە بابەتی خۆ گونجاندن هەستەکەم گرنگە لەلات طبعاً دەنگدەری ژەوەیەوێ مەبەستمەوەیە ئەو پەرلەمانتاری دەچێتە پەرلەمانەوە دەبێ بزانێ خۆی لەگەڵ ئایندیکەش لە حزب و ئایدی جیاواز ئێمە ئەمەی ئیستا هەمنە مشعاری من بووە ئەڵێم دوژمن نین لەگەڵ هیچ لایەنێکە هەن پارتی وەکو حزبی سیاسی ئێمەش وەکو کاندی دژمنی هیچ لایەنێکی سیاسی نین ئێمە نافسین کێبڕکیەکەین وە بۆ پرۆژە نیشتیمانی و نێوتەوەیەکان وەکو دەستور پێویستمان بە کۆدەنگیە بێت لە پەرلەمان بۆیە هەر جەنابی کاک مەسرور باسیەوەی کرد ئەڵێ ئەوانەی حملەی ئەعلامیەکەن بە تیابی هەڵنەوە دوای لیان ببوورین ینی ئەم منطقە جوانە ئەم منطقە واکایمە هاوکار بین پێکەوە کار بکەین بۆی هەمومان خزمەتی وڵات لە یەک هۆڵ لە تەنیش یەکدادەنیشن ماڵەکانتان دەبن بە دراوسێ بەڕاستی ئەوانە هەمووی گرنگە دوایی گرنگیانیمە هەمومان لەم قوارەیە ژین لە هەرێمی کوردستانە ژین پاراستنی ئەم قوارەیە لە هەموو ڕوویەکە و لاستۆی هەمومانەیە بەڵام دیارە ینی وەکو جاری کەش باسم کرد ئێمە حکومڕانین ئێمە خاوەندارێتیەکەین لە هیچ پۆستێک لە هیچ ئەرکێک نە حکومەت نە بەرپرسەکانی ئەمە لە ئاستە جیازەکانە خۆیان بە دوور نەگردووە بۆی خەڵکیش نزیکە لە ئێمە نزیکە لە دڵی ئێمە من زۆر جار یان لە شوێنە جیاجیەکان لەگە گەنج لەگەڵ لاوان لەگەڵ قوتابیان دەردەشەمانەیە گوتوگۆمانەیە لەسەر بابەتانی کە گرنگن و هەڵبەتە من لێرە بە پێویستی ێزانم کە من باسی چین و توێژەکانەکەین بڕۆکە کە لە حزبێکی سیاسی کارەکەی گرنگی حزبی سیاسی چییە کە تۆ تەعامل لەگەڵ هەموو نوعی خەڵکێکە هەموو چین و توێژێکاکەی ئەمەش واکە دەنگی تۆ بە ئاسان بگاتە خەڵکی ژەزانێ بۆ دەنگت پیە خەڵک بووە ڕوونە بۆ دەنگت پیە بەڵێ بچین بۆ پرسیاری پێنجەم کاک حەسەن میوانەکەم کاندیدی ژمارە 14 لە ڕیزبەندی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان کام گرفتی شارەکەت نیگەرانی کردویت بەڕاستیم پرسیارەش یانە گەر بەوردی قسەی لەسەر بکەین جەنابتان بەربژێرنە سەربازنی سلێمانی لەوانەیە هاوشاریەکەت حەسب بکە بڵێ یەکەم گرفت چیەکە یانی من چووکە خۆم لەم شارە لەدایک بووم ماڵدم هەفتە لە سلێمان لە چوارباغ لەدایک بووم بڕاو کە ئەم سروشتی ئەم شارە سەرچاوی مرۆیی ئەم شارە سەرچاوێکی دۆڵەمەنە سروشتێکی زۆر جوانی هەیە هەر لێرەوە ئیسا کە ئەم شاری خۆمە بینم لێرە و کە تەماش شارێکی زۆر زۆر جوانە بەڵام ئەوەی
نیگەرانی کورم دەسەڵاتە سیاسەکەی ئەم زۆنەیە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە بەکارهێنانی هێزی ئەمنیە بەداخەوە کەوانە چاوی ئێمە دڵی ئێمە ڕۆحی ئێمە خۆشمانەوێنەوە هێزامنیانە بەڵام بە خراپ بەکاریانێنن بڕاوکە هەر یەکێکیان نەبینی لەو هێزامنیانە چی لە سلێمانی بێ لە دووەک بێ لە هەولێر بێ لە زاخۆ بێ من بە چای خۆمان سەیرانەکە وەکو چای خۆن چکە دروشمەکەیشە هە دروشمی چاوێکە دروستکراوەکوی هێزێکی ئەمنی کەمانە پارێزرەی بەس بەداخەوە دەسەڵاتی سیاسی ئیستیغلالیانەکە بۆ مەرامی زۆر خراپ زۆر نەشیا و زۆر نابەجێ ئەمەیکە لە نیگەرانی قوڵەکانی ئێمەیە مۆزوعی خزمەتگوزاری و مۆزوعی ئاوەدانکردنەوە و مۆزوعی ڕێگەوبان کە ئەمانش کارێکی وەکو پێویستی بۆ نەکراوە لە ئاستی هەولێرانیە لە ئاستی دووەکانیە لە ئاستی زاخۆیانیە لە ئاستی سۆرانانیە ئەم بەراوردانەی کە ئێمەیەکین بەراوردێکی واقعین نامەیە کەس دڵی نیگەران بێ بڵێ کاکە ئەمە کوڕی ئەم شارەیە بەڵام ڕەخنەکان شتێک نییە هەبێ ئێمە بڵێن نییە ڕەخنەکانم لە پێناو ئەوەیە بتوانین لە پەرلەمان فشاری لە حکومەتی خۆمان بکەین دەستیان ڕابکێشین بڵین علاقەتان نەبێ لێرەکێ دەسەڵاتە هەرچەند ئیدارە لۆکاڵەکە لێرە زۆر مقەسرە بە ئیدارەی لۆکاڵی و دەورەی ببینیان یان تۆ لە ئەنجومەنی پارێزگا کە ئینتیخابیەکەی هەڵیە بژێری دەنگیتیە بۆی شارەکەت بۆ ئاوادانکردن بۆ ئاوادان کاتەوە تۆ ئەوە علاقەی هەولێری نەبێ علاقەی دۆشی نەبێ بەڵام بەداخەوە لەمە زۆر مقەس نیگەرانەکان نەکوی من هی هاوڵاتیان یەکێ لە نیگەرانەکانی کەش نیگەرانی هەموو هاوڵاتیانی شارەکەەوەیشەوە کە پارەی باج و خەراج و ئەمانە کۆکرێتەوە ناچێتە خەزێنەی حکومەتی هێرێمی کوردستان ناچێتەوە پرۆژە خزمەتگوزاریفانی حزبێکی سیاسی دیاریکراوە کامە خەڵک نیگەرانەکە خەڵکی زۆر نیگەرانکردنێک و بەتەنیا من بۆی خەڵکەوەی ئەم شێوازە لە حکومڕانی لۆکاڵی یان دەزات چاکەینەوە باشکەینەوە بەرەو ئاڕاستەیەکی بین کە خەڵک جارێککە ئومێدێک دروست بێ چوەگە تۆ تەماشای دروشمەکانی ئێمە کەی وەکو لە بیداتە جەناب باس کرد هەمووی ڕۆشناییە هەمووی ئومێدە هەمووی سربەستیە هەمووی ئازادیە بە عکسی دروشمی لایەنە سیاسەکانی کەوە کە خەڵکی خوێنێتەوە بێومێ دەبێ خۆم ئەگەر خۆم کاندید نەکردا سێری و دروشمانەکەم بۆ دەنگم کە حزبێکە کەسێک حزبێکی سیاسی ئەوەندە بێدەسەڵات بێ لە حکومڕانیە بێ ئەمە دروشمەکانی بێ بۆچی دەنگی پێ بم درستە دوا پرسیارمان هەیە و جەنابەت ڕای دەکێشی بۆچی پارتیت مەبەسمانەوەیە بۆ پارتی بۆ لە ڕێگەی پارتیۆم جارەکان دیدی ئەگەر دەنگ دەرەگە و پرسیاری هەبێ بەتاکید من خۆم هەر ئەندامێکی پارتی بووم لە ساڵی نەوەیەکەوە پەیوەندیم کردو بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کە قوتابی بووم پارتی حزبی شانازیە حزبی شکۆیە حزبی خزمەتگوزاریە حزبی ئاوەدانیە لە هەمووی گرنگتر حزبێکە بەردەوامە مواصڵاکە جیل بە جیل مواصلی لەگەڵاکە جیل بە جیل لی تێگا ئەگەر هەر دیسانەوە کۆبنەوەکەی جەنابی کاک مەسرورمان بین و سۆرەیکی حکومەت کە قسەی چۆن نەکرد بۆ گەنج و بۆ لاوان دوور لە دروشم قسەی بۆکردن بە واقع دروشوێڵی ئێوەرنە پێشەوە ئیش بکەن ئێمە هاوکارتان نەبین ئێمە زەمینەتان بۆ خۆشەکەین لەبەرەوە ئەم حزبەی من قۆناغ بە قۆناغاتوە بە پێی هەلومەرجی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کاری کرد لە قۆناغێکا نەوەستاوە لەم حەڵتەیەکا نەوەستاوە لە ویزگەیەکا نەوەستاوە بۆ جیلێک نەبووە بۆ هەموو جیلەکان بۆ ئێمە جیلی گوڵانمان هەیە جیلی ئەیلولمانەیە جیلی ڕاپەڕینمانەیە ئەگەر ڕاستیش بێ بڵێم جیلی دوای داعشیش ئەو شەڕە کە کردمان لە بەنوێنەراتی هەموو دنیا ئەوەشمانێ بۆی تەمەناکەم خەڵک بڕوە دەنگ با بە لیستی 190 و ژمارەکەی من ژمارەی 14 لە بیریان نەچێت چاویان ماچەکەم سپاس بۆ ئەم بەردامێش کە کۆتا پرسیار بە سپاسانەکەم سپاس بۆ ماندووبوونتان لە کامیرێشەوە دیارنیەکە ئیشەکانەکە سپاسیەوانی شەکەین دەستان خۆش بێ حەسەن جەباری کاندیدی ژمارە 14 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەتانەوێت یەک لە دەنگە ڕاستەقینەکان لە پەرلەمان بێ لەسەر ئەم بازنەیە لە بازنەی سلێمانی بۆ گەرمیان و ڕاپەڕین و تاوای قەزا و ناحیە و گوندەکانی سەر بەم سنوورە هیوادارم یەکێک لە کاندیدا لێ هاتووەکان بنێر لە پەرلەمان کە دەنگ و ڕەنگی ئێوە بێ و بەڕاشکاوی هێمنانە بتوانێن نەرایەتیتان بکە و داکۆکار بێ لە هەمومان. سوپاس بە هاوکارانم لە 6 پرسیاری ئەم جارە تا لەگەڵ بربژێرێکی دیکەی لێ هاتووی لیستی 190 پێتان دەگەمەوە هەمووان بیرمان نەچێت لەسەر سندوقی دەنگدان لە 190 و یەکێک لە کاندیدەکانمان لە یاد بێ. خواتان لەگەڵ.